ئەم کاتان باش ئێوارەتان باش هەمووتان بەخێر بێنەوە سەر و سەر چاوان ئەم شەوکە لە بابەتەکانی ڕابردوودا باس لە گۆشەیەکی جیاوازتر ئیتر باس لە کۆبوونەوەکەی مونیخ دەکەین، کۆبوونەوەی ئاسایشی مونیخ. سەرەتا ئەو هاوڕێیانەی لەسەر خەتن تکایە شتێکمان بۆ بنووسن بەو کابزانین کێشەیەک لە دەنگ و ڕەگدا نییە، هەرچەندە پێم وابێ کێشە نییە، ئیتر پەیتا دەکەوینە ناو بابەتەکان سەر چاوان کاک دلێر کەریم سڵاو سەر و سەر چاوان. ئەو کاک دلێر کەریمە ئەگەر بزانم سلێمانیە، بەڵام ئەوە بۆ بەبادینی سڵاوی لە من کرد، مشکلە نییە، کێشە نییە. نۆت و تێبینی زۆرمان نسبیە نسیە. کاک دلێر دەنگم باشە؟ ساسۆنم دەزانم ساسۆنی. کاک ساسۆن دەنگم باشە؟ کاک ساسۆن دەنگم باشە؟ هاوڕێنی هێژان دەنگم باشە؟ بەڵێ زۆر چاکە، زۆر باشە، بەخێر بێ سەر و سەر چاوم. هاوڕێنی سەر فێسبوک وەرنە دەرەوە تکایە وەرنە سەر کەناڵی یوتیوب بە دەست پێ بکەین. لەسەر فێسبوک پەخشەکەمان بەردەوام ناکە، وەرنە سەر کەناڵی یوتیوب وەکو هەموو جارێک ئیتر باس لە یعنی بابەتەکە نوێ نییە کە باسی دەکەم، بەڵام من لە ڕوانگەیەکی جیاوازتر لەوانەیە کە هەتاوە کوێستە گوێتان لێ بووە باس لە کۆبوونەوەکەی مونیخ دەکەم. ئەو ڕوانگە جیاوازانە چین؟ یعنی ئەمانەی وەکو من هەندێک تەمەنیان هەیە باش دەزانن کە ئیتر جاری یەکەمە لە مێژووی کوردستاندا، لە مێژووی کووردا، لە دوای کوردستانی عراق جاری یەکەمە ئیتر بەشێکی دیکەی کوردستان لە کۆنفرانسی ئاسایشی مونیخدا جێدەگرێت. کۆنفرانسی ئاسایشی مونیخ تایبەتە بە ئاسایش و داڤۆزیش تایبەتە بە ئابووری. ئەگەر چی ئاکتۆرەکان ئەوانەی بەشداری دەکەن، ینی ئەمانەی ئاکتۆرە نادەوڵەتیەکان، هەندێک جار و هەندێک کەس ئەتوانێ وەک کوردێک، ئەتوانێ وەک کەسێک، بەڵام کە نوێنەرایەتی هیچ لایەنێکیکەنەکە ئەتوانێ لەو کۆنفرانسانەدا بە پارەیەکی زۆر خەیالی بەشدار بێ، ئەتوانێ بە پارەیەکی خەیاڵی سەڵفیەکیش ویانیش دیدارێکی 2 دقەی زۆر شکلی و بێناوەڕۆکیش لەگەڵ ئەمانوێل ماکرۆن ویانیش لەگەڵ سەرکردەیەکی دیکە ببەستێ، ئەمەشیان کێشە نابێ. بەڵام کۆنفرانسی مونیخ تایبەتمەندێکی هەیە، وەکوتم پەیوەندی بە ئاسایشەوە هەیە. ئیتر ئاسایش لێرەدا زۆر گرنگە لەو بابەتەوە تاویز نادەن، یعنی لایەنێک کە لە بۆ ئاسایشیوان ویانیش لە چوارچێوەی کۆنسپتی ئاسایشی ئەواندا نەگونجێ ئیتر ڕێگای پێنادەن، حتا ئەگەر دەوڵەتیش بێ. و بە تایبەتیش ئاکتۆری نادەوڵەتی وەکو هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش خۆسەری دیموکراتیک و هەر ئیدارەیەکی دیکە، ئەو ئیدارەیە کە هەتاوە کوێستاش ئاکتۆرێکی نادەوڵەتیە. شام جەبهەت التەحریر شام ئاکتۆرێکی دەوڵەتیە، هێزەکانی سووریای دیموکراتیک ئاکتۆرێکی نادەوڵەتیە و کوردستانی عراقیش ئاکتۆرێکی نادەوڵەتیە، بەڵام زۆر جار ئەتوانێت لە ژێر سەیوانی دەوڵەتی عراقدا ئیتر لەو کۆڕ و کۆبوونەوەنەدا جێگا بگرێت. مەسەڵەن هاوپەیمانی دژی داعش، لە هاوپەیمانی دژی داعشدا حکوومەتی هەرێمی کوردستان وەک عراقی جێگا دەگری. ئەمانە بۆ گرنگن لەبەر ئەوەی کۆنفرانسی مونیخ لە هەمان کاتدایتر یانیش کۆنفرانسی مونشن ئیتر لە هەمان کاتدا کۆنفرانسێکی کۆنسەرڤاتیڤە، پلاتفۆرمێکی کۆنسەرڤاتیڤە. پلاتفۆرمی کۆنسەرڤاتیڤ لەلایەنی سیاسی مانای چییە؟ بە تەنیا حیساب لە بۆ ئەو لایەنانە دەکات کە دەوڵەت و لەناو ئەو دەوڵەتانەدا دەیان خاتە دوو تەوەرە: دەوڵەتی میحوەری دوژمن، دەوڵەتی میحوەری دۆست، و یانیش دەوڵەتی میحوەری بێلایەن زۆر ئەگەر ڕەحمیان پێ بکە، وەکو چین ئێستا میحوەری بێلایەنە لەو کۆنفرانسەدا بەشداری پێدەکری، هەموو جارێ وەزیرێکیان دێ بەشداری دەکە. بەڵام
تەماشا دەکەیت پوتین نایە بەشداری پێ ناکرێت لاڤڕۆڤ بەشداری پێ ناکرێت ئەمە زۆر گرنگە بەڵام جاری یەکەمە ئەبینین کە ئاکتۆرێکی نادەوڵەتی کوردی لە دوای کوردستانی عراقدا بەشداری دەکا و ئەو ئاکتۆرە هەتا ڕادەیەکی زۆر ئیتر ئەتوانین بڵێن لە ژێر سەیوانی دیپلۆماسی کوردستانی عراقدا باشووری کوردستاندا بەشداری پێدەکە ئەمەیان زۆر گرنگە ڕنگ بە ئێستا هاوڕێیان بڵێن ئەمە وانە ئیتر بەڵێ وایە لە بۆ چ گرنگە ئەمە لە کاتێکدا ئێمە لە هەموو بەرنمەکاندا من وتومە کە ئاکتۆرە نادەوڵەتیەکان دەبێت لە ناو بچن بەشی زۆریە نابێ بمێنن حیزب وڵایە حوسیەکانن ئەو جەبهەکانی دیکەی یەمەنن ئەو جەبهانە یەمەن جگە لە حوسیەکان ئەوانیت کە هەر هەمویان ئەتوانین بڵێن پەیوەندی زۆر باشیان لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلدا هەیە چونکە لایەنگری ئیماراتن ئیماراتیش وەکو برا بچووکی ئیسرائیل دەبینرێ ئیمارات ئیسرائیلی عەرەبیە ئەوانە هەر هەمیان سەر بە ئیماراتن بەڵام ئەوانەش تەسفیە دەکرێن هێزەکانی سووریای دیموکراتیک لە میونخ جێگای پێدەدرێ ئەمە بابەتێکی زۆر گرنگە هاوڕێیانی سەر فێسبوک پەخش لەسەر فێسبوک نامینێ لە سەر یوتوب تەماشای ناوەکەم بکەن و وەرنە سەر کەناڵی یوتوب لێەوە تەماشا بکەن بەردەوام بنتکایە و کەناڵەکەش سوبسکرایب بکەن بەڵێ تەماشا بکەن هەموو ئاکتۆرە نادەوڵەتیەکان خەریکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر لە ناو دەچن لە ناویان دەبن ئیتر بەڵام هێزەکانی سووریای دیموکراتیک لە کۆنفرانسێکی وهادا جێگای پێ ئەدرێ ئەمە زۆر گرنگە و ئەمە ئیتر تەماشا دەکەین نیشانمان ئەدا کە لێرەدا ئیتر کوردستانی عراق تا ڕادەیەک ئیتر مەشروعیەتی خۆی لەگەڵ ئەو بەشە ئیتر دابەش دەکا مەشروعەتی خۆی لەگەڵ کوردستانی سووریا و یانیش لەگەڵ خۆسەریدا و یانیش لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیکدا دابەش دەکا ئەمە بۆ گرنگە لەبەر چەند هۆکارێک گرنگە یەک لەبەر ئەوەی وەکوتم گرەی نەکرێ کە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک بۆ نمونە ڕێکخراوی باکووری یەمەنمان هەیە وەکوتم سەر بە ئیماراتە پەیوەندی زۆر باشی لەگەڵ ئەمریکا هەیە بۆەوەی گلەی نەکەن بڵێن باشە بۆ ئێمە لە ناو دەبن ئێمە تەسفیە دەکەن ئیتر بەڵام لە هەمان کاتدایتر تەماشا دەکەی هێزەکانی سووریای دیموکراتیک بانگی ئەو کۆنفرانسە دەکەن لێرەدا ئیتر مەشروعیەتێک پێویستە ئەو مەشروعیەتە چیە کوردستانی عراقا لە هەمان کاتدا لە بۆ تورکیا لە بۆ ئەوەی لە بۆ تورکیا نەبێتە زۆر بارگرانی کەسێک و هەردوو کەسیش ئەو هەردوو کەسا ئەو مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەدێکە هەردووچیان لیستیان لە لیستی ئیتر تێرۆری دەوڵەتی تورکیادایە بە تایبەتی مەزلوم عەبدی چونکە لە ناوپەکەکە مایە گریلا بووە لە شاخ مایە لە باکوور ماوە ئیتر ئەوە چۆن دەبێ سواری فڕۆکە ببێ و فڕۆکەکەش لەسەر ئاسمانی تورکیا بفڕێ و بچێتن لە میونخ لە میونشن دابەزێ و بەشداری کۆنفرانسێکە کە لایەنگرانی تورکیش لەوێنە ئەمە بابەتێکی زۆر گرنگە هەر لە بۆ هەندە دەبێ مەشروعیەتێک هەبێ لایەنێک هەبێ ئەو مەزلوم عەبدی و ئەو ئیلهام ئەحمەدی و ئەو قەسەدەیە و ئەو خۆسەری دیموکراتیکە بچێتە ژێر ئەو سەیوانە و وەکو چترێکی کوردی تەماشا بکرێ ئینسان لەو بارەوە تەماشای بابەتەکە بکە گرنگە و لە هەمان کاتدا کوردستانی عراق زۆر گرنگە لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک لەو قۆناغەدا لە بۆ چ گرنگە لەبەر ئەوەی کوردستانی عراق پەیوەندی لەگەڵ میت هەیە پەیوەندی لەگەڵ ئیتلاعات هەیە پەیوەندی لەگەڵ موسات هەیە پەیوەندی لەگەڵ CIA هەیە پەیوەندی لەگەڵ MI6 هەیە پەیوەندی لەگەڵ کاگبە هەیە پەیوەندی لەگەڵ دار و بەردی دنیا هەیە و کوردستانی عراق پارەیەکی زۆری هەیە چونکە ئەمە مەسرەفە وەکوتم ئاکتۆرێکی نادەوڵەتی کە بچێتە میونشن یان دەبێت سەرمایهدارێکی زۆر گەورە بێ بە هەزاران دۆلار بدا یانیش ئەوە تا ئیتر دەبێت لایەنێککە پارەکەی بۆ بدە یعنی هەر لە بۆ هەندێ دەبینی کوردستانی عراق لێرەدا نەک پێویستە ناچاریشە
ئیتر جگە لەوەی کە ئەمان لە بەرژەوەندی کوردستانی عراقدایە و لە هەمان کاتدا لە بواری ئاساییشەوە بە هەمان شێوە ینی بەڵام دیپلۆماسیەکە و ئابوووریەکە زۆر زۆر گرنگە ئیتر دەبینین لە هەرێمێک دروستە بێت لە ئاستی هەر چوار پارچەی کوردستاندا کە ناوەندە سیاسیەکەی قامیش لیە ناوەندە جیۆپۆلۆتیکەی قامیش لێە بەڵام ناوەندە دیپلۆماسیەکەی هەولێرە کە لێرە ئەڵێن هەولێر مەبەستمان بەتەنیا پارتی نییە بە هەڵە تێمەگەن نەکەونە ناو شەڕی شەڕەچەقی حیزبەتی و ئەوە لە بۆ هەندێک ئیتر تەماشا دەکەین لە بواری دیپلۆماسیدا لە بواری ئیداریدا لە بواری مالیدا ئیتر هۆشیار زێباری ئەو مەشروعەتی خۆی بەشێک دابش دەکات لەگەڵ مەزلوم عەبدی ئەمە بابەتێکی زۆر 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 گرنگە و لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین ئەمە شتێکی کەمان نیشانەدا کە لە زەهنی کە لە هزری ڕۆژ ئاوادا شتێک تاڕادەیەکی زۆر شتێکی زۆر زۆر گەورەتر دەگۆڕدرێ مەسەلەن ئەمانەی نزیکی پەکەکە بوونە لە ساڵانی نەوەتەکان دەزانن ئەوە کە پەکەکە چمل ملانەیەکی دەکرد چەند نوزانەوەیەکی دەکرد نامە نەما لە بۆ بەرپرسی خۆر ئاوایی یعنی ئەوروپایی ئوسترالی کەنەدی ئەمریکی ئیسرائیلی بەریتانیایی نەنێرێ بڵێتن کاکە ئێوە ئەوەندە گرنگی بە کوردستانی عراق دەدەن دانیال میتران دێتە ئێران دێتە حاجی ئۆمەران ئەوە باسی ساڵی 91 دەکەین کۆڕەوەکە لەکە هەموو ئەو کاتە میلەتەکە 2 میلیۆن کەس ئاوارە دەبێ هەر هەمووی نەخۆش دەبێ من بەخۆم ئەو کاتە لە حاجی ئۆمەران بووم ئێرانیەکان جگە لە سێوی ڕزی هیچی دیکەیان پێ نەئەدەین بەس سێویان پێدەن مرۆڤی ڕۆژی 3000 سێو بخوا ئیسحال دەبێ جا هەموو ناوچەکە عیب نەبێ گوو بوو هەر هەمووی گوو بوو بەڵام دانیال میتران هات لەناو ئەو گواوەی دانیشت لەگەڵ کوردەکان ئیتر هەڵسا ئیتر مەسلەی کوردی لە ڕێگای هاوژینەکەی فرانسوا میتران کە سەرۆکۆماری فەڕەنسا بوو ئەو کاتە بردە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتووەکانوانە لە دوای ئەوە پەکەکە و خەڵکی باکوور حتا خەڵکی ڕۆژ ئاواکە ئەو کاتە پێیان دەگوت باشووری چوچک یعنی باشووری بچووک باشووری جوجەلە ئیتر ئەوانە بەردەوام گلەیان دەکرد کاکە دەیانگوت لە سەتای یەکەکی ئەوەی لە بۆ باشوور دەکەن لە بۆ ئێمەش بکەن یعنی ئێمەش کوردین فلان پێوان بەڵام هەر دەیانگوت نەخێر ئێوە تێرۆریستن ئێستاکە چی ڕوویدا لە پڕەوە ئیتر تەماشا دەکەین ئەو تێرۆریستەی دوێنێ دەچێت لە میونخن جێگای پێدەدرێ هەر لە بۆ هەندێ زۆر زۆر گرنگە هەندێک کەس لە ڕوانگەی ئەیدۆلۆژیەوە تەماشا دەکرد ئەڵێ چ دەکات لەگەڵ هۆشیار زێباری کاکە نەک لەگەڵ هۆشیار زێباری لەگەڵ پێشمەرگەیەکی سوبا زۆر زۆر ئاسایی بوو چونکە وەکوتم تەماشا بکە لە ساڵی 90ەکە تاوەکو ئێستا ئەتۆ هاتیە چوێندرێ ئەتۆ تەماشا دەکەیت لە هیچ شوێنێک لە هەموو شوێنێک بە تیۆریستیان ناساندوی ئەو ڕۆکە دەگەیە ئەو شوێنەی خۆ دەبێ هۆشیار زێباریەکی لە تەنشت بێتتر ئەو بابەتە زۆر زۆر گرنگە ئینسان بە لە ڕوانگەیەکی فراوانترەوە لە ڕوانگەیەکی مێژیۆ تەماشا بکەن لە بۆ هەندێک تەماشا دەکەن لە هزری ڕۆژ ئاوادا بەرامبەر بە پەکەکە گۆڕانکاریەک هەیە بەڵام ئەو پەکەکەیە وەکو خۆی قبول ناکە بێگومان ئەو پەکەکەی لە ئاش دەکا ئێتر ئاش و باراش هەیە وەکو ئاش و باراشی لێدێ لە سەرەتای قۆناغی دیالۆکی ئیمرالیدا من باسم لەوە کرد بەر لە ڕاگەیاندنی قۆناغەکە ئیتر عەبدوڵڵا گول دووجار بەنهێنی سەردانی بەریتانیای کرد و هەردوو زاریش کە گەڕایەوە لەگەڵ ئەردۆغان دانیشت ئیتر دوای ئەوە پرۆسەکە ڕاگەیەنرا و ئەمە نیشانەی چییە لە سەرەتای پرۆسەکەشدا ئێمە بینیمان کە باس لە تەسفیەکردن و یانیش هەڵۆشانەوەی پەکەکە کرا نەوەک بە تەنیا لایەن دەوڵەت باخچەی لای ئۆرجەلانیشەوە یعنی ئێمە ئەو پەکەکەی ڕەش دەکەینەوە هەڵدەوەشێنینەوە چونکە مەشروعەتی نییە و لە ڕووی کردداریەوە هیچی بۆ ناکرێ و لە ڕووی چەکداریشەوە هەنگاوێکی زیاتری بۆ ناهاوێندرێ و لە هەمان کاتدا لەبەر ئەوەی مەشروعەتی پێ نادرێ و وەک تیرۆریست ناسێنراوە لە
چوارچێوەی سیاسی و ڕێکخراوەی و عەسکەریشدا ناتوانێ هەنگاوێک بنێ ئۆتۆماتیک دەبێتە ئاستەنگ لە بەرامبەر کێشەی کورد لە بۆ هەندێک ئەو پەکەکەیە هەڵدەوەشێنینەوە بەڵام ئەو باشوورێ بچووکە ئیتر مەشروعەتی پێدەدەین ئەو مەشروعەتە لە ئایندەدا دەمپارتیش دەگرێتەوە مەشروعەتی پێدەین یعنی پەکەکەیەکی مەشروع دروست دەبێ بەڵام بە دیزاینی ڕۆژئاوا چۆن پێشتر ئەحمەد شەرع لە ئیدلی بوو ئیتر تیرۆریزم بوو سەربڕ بوو پیاوی ئەلقاعیدە بوو قوتابیەکەی زەرقاوی بوو قوتابیەکەی ئەبوبەکر ئەلبەغدادی بوو تیرۆریزم بوو ئیتر ئێستاکە بووە ئاکتۆرێکی زۆر مەشروع ئێستاکە پەکەکەش ئەوەی لە بۆ دێ هەر لە بۆ هەندێک ئیتر ئەمە زۆر گرنگە کە دەبینێن لە هزری ڕۆژ ئاوادا ئیتر ڕوانگەیەکی نوێ لە بۆ پەکەکەیەکی دیکە کە پەکەکە نیە بەڵام شتێکی دیکەیە لە هەناوی پەکە دەرکەوتووە ئیتر ڕوانگەیەکی دیکە لە بۆی دەرەچێ هەر لە بۆ هەندێک ئیتر بەشداریکردنی مەزلوم عەبدی لەو لایەنەوە وەکو بەشداریکردنی چی پێدەن کەسایەتیەکانی باشووری کوردستان نییە کەسایەتیەکانی باشووری کوردستان ئەکرێ جگە لە دیبلۆماسیەت لە بۆ هەندێک سیڵڤی لە بۆەوەی لە ناو خۆدا هەندێک خۆیان دەربخەن ئەکرێ ئەمە بکەن و ئەکرێ لە بۆ بابەتی ئابووریش بەکاربهێنرێ ئەکرێ لە بۆ بابەری ئیماجی بەکاربهێنرێ بەڵام وەکو وتم بەشداریکردنی مەزلوم عەبدی لەو پلاتفۆرمە محافەزەکارە شتێکی هەروە ئاسانیە ئینسان بتوانێت لەسەری تێبڕێ ئیتر ئەمە بابەتێکی زۆر گرنگە بەڵام تەماشا دەکەین ئیتر لێرەدا بەشداریکردن ئەو بەشداریکردن لە هەمان کەدا بە ڕەزامەندی دیمەشق و بە ڕەزامەندی تورکیا دەبێ بۆ بە ڕەزامەندی دیمەشق لەبەر ئەوەی بینیمان ئەو مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد لەگەڵ وەفدەکەی حکوومەتی سووریا لەگەڵ شەیبانی ئیتر لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا کۆ دەبنەوە ینی بەیەکەوە کۆ دەبنەوە نیشانەیەکی سووریایی نیشان دەدەن یعنی ئەمەش هەر لە هەمان کاتدا بۆ ئەوەیە بۆ ئەوەی هەم کێشەی مەشروعیەت پەیدا نەبێ هەم ئەمە پەیامێکی سیاسیە کە ئیتر کوردەکان بەشدارن لە سووریای نوێدا یعنی وەکو بڵێ دڵنیە یەکە ئەو بابەتە زۆر گرنگە ئەی بۆ تورکیا لەبەر ئەوەی ئەو فڕۆکەی کە هۆشیار زێباری و مەزلوم عەبدی و وەفدی هەردووچیانی تێدا بوو لەسەر ئاسمانی تورکیا فڕێوە تورکیا وڵاتێکی ئەوها نییە کە فڕۆکەیەک لە هەولێر بفڕێ و بەسەر ئاسمانی وێ تێبپەڕێ نەزانی لەناو ئەو فڕۆکەدەدا چه هەیە ئەمە نیشانمان ئەدا کە ئەم جارە ئیتر پەیتا ئیتر مەمەڕەکانی مونیخ لە بەردەم مەزلوم عەبدی بە ڕەزامەندی تورکیاوە بە ڕەزامەندی حکوومەتەکەی ئەحمەد شەرع ئیتر دەکرێنەوە و لەوێدا ئیتر کاری دیپلۆماسی ئەنجام ئەدا ئیتر ئیتر هەروەکو وتم ئەمە بەتەنیا لە کۆنفرانسی مونیخیش بەتەنیا بە کۆنفرانسی مونیخیشدا خوێندنەوەی بۆ ناکرێ بەڵکو ئەمە شتێکە تێپەڕ دەکات کۆنسپتێکی زۆر گەورەترە چونکە وتم هەم پرسیارەکە لێرەدا ئەوەیە بۆچی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکە هەموو ئاکتۆرە نادەوڵەتیەکان دەتەوێت بۆت بژمێرم حەماس حیزب الله پەکەکە حەشدی شەعبی حوسیەکان هەر هەمویان دەبێت تەصفیە بکرێن ینی بەڕێگایە نازانین کامیان چەند ڕۆژ دەخاینی کامیان بەخۆشی خۆی تەصفیە دەکا وەکو پەکەکە یان نا ئیتر ئەمیان نازانین بەڵام هەر هەمویان لەناو زەڕەبینەکەی خۆر ئاوادانە بۆ تەصفیەکردن باشە سەبەب چییە لێرەدا تەماشا دەکەین کوردەکان تەصفیە نابن من ناوی پێکەم هێنا بەڵام هەمومان دەزانین هێزەکانی سووریای دیموکراتیک لە یەپەگەوە هاتووە یەپەگەش لە کوێوە هاتووە هەمومان ئەوەش دەزانین باشە لێرەدا پرسیار چییە کە کوردەکان تەصفیە ناکرێن
ئەمە خۆی لە خۆیدا پرسیارێکی زۆر گرنگی، ینی ئاکتۆرە کوردیەکان بۆ تەسفیە ناکرێن، بۆ ئەوانەی دیکە تەسفیە دەکرێن. ئیتر ئەمە بابەتێکە. لە هەمان کاتداییتر تەماشا دەکەین بەنسبەت یعنی سیاستەکە بەگشتی دەربارەی کورد گۆڕاوە. ڕاستە لە هەموو بوارێکەوە گۆڕانکاری نییە. مەسەرەن لە 5 و 6 مانگ کاتێک هێڕش کرا سەر هەردوو گەڕەکە کوردیەکان تەماشامان کرد، ئیسرائیلیش لە ناودا، ئەمریکاش لە ناودا، هەر هەمویان بێدەنگ بوون. بەڵام تەماشا دەکەین ئێستاکە خەریکە هێدی وەزیری دەرەوەی ئیسرائیل ئیتر پەیتا دێتەوە سەرخەتی تر لە بەرنامەکانی دوێنێ و پێرێدا بۆم نیشانمدان کە ئیتر وەزیری دەرەوەی ئیسرائیل خەریکە پەیتا پەیام ئەدا. پەیامەکان ڕەنگە ڕاستەوخۆ نەدا، بەڵام ناڕاستەوخۆ پەیامەکان ئەدا کە زۆر گرنگە. ئەگەر دەتانەوێ سەر لە نوێ بۆتان دووبارە بکەمەوە فەرموو ئەوەیە. کانی ئەوە باوەلا بین بە ئەوە بێ ئەوە هات بەڵێ تەماشاکەم. ئەوە پەیامی چەیە؟ یەهودا بن یوسفە. ئەمە یەهودا بن یوسف چێ؟ تەماشای خوارەوە بکەن بە ئینگلیزی. یەهودا بن یوسف President of the Kurdish community in Israel. یعنی نوێنەری لۆبی کوردی لە ئیسرائیل چی وتووە؟ ئەڵێ لەسەر داوای من لەگەڵ هاوڕێکەم وەزیری دەرەوە گیدیۆن سار کۆبوومەوە و لەوێدا بە دوور و درێژی باسمان لە مەسەلەی کورد کردووە و باسمان لەوە کردووە کە ئیسرائیل و وەزیری دەرەوەی ئیسرائیل ڕۆڵی خۆی ببینێ لە واشنتۆندا لە هەموو جیهاندا سەبارەت بە کوردەکان. ئەمە بابەتێکی بۆ گرنگە و بۆ گرنگ نییە. ئەمە زۆر گرنگە. لە ڕاگەیاندنەکانی پێشودا ئێمە وەڵامی کوردە ناسیۆنالیستەکانمان دایەوە کە پەیوەندیان هەیە پەیوەندێکی ڕۆمانسی لەگەڵ ئیسرائیل دروستکەن. یعنی ئیسرائیل لە هەموو کاتێکدا دۆستی کوردە و هەموو شتێک دەکا بۆ کورد. بەڵام بینیمان لە 6 مانگ لە 7 مانگ کاتێک هێڕش کرا سەر دوو گەڕەکەی حەلەب نەیکرد. بۆ نایکە؟ لەبەر ئەوەی ئیسرائیل هاوپەیمانی ئەمریکایە، تورکیاش هاوپەیمانی ئەمریکایە. چۆن فڕۆکەیەکی تورکی ناتوانێت بچێتە دیمەشق، ئەگەر چۆ دیمەشق ئەو فڕۆکەیە دەکەوێتە ژێر کۆنتترۆلی ڕاداری ئیسرائیلی، بە هەمان شێوە هەر فڕۆکێکی ئیسرائیلیش کە بێتە حەلەب دەکەوێتە ژێر کۆنتترۆلی ڕاداری تورکی. ئیسرائیل ئەوەی دەوێت، نەخێر ئیسرائیل ئەوەی ناوێت. ئەمە بابەتێکی زۆر گرنگە. یعنی ئیسرائیلتان لێ نەبێتە چی پێ دەڵێن ئێلیەنسەکانی ناو کەوکەبەکانی دەرەوەی جیهان. ئیسرائیلیش دەوڵەتێکە وەکو ئەو دەوڵەتانی دیکە و ناچارە معاملەیەکی ڕیالیستانە لەگەڵ دەوڵەتێکی دیکە بکە کە ئەندامی ناتوێە و بەهێزترین ئەندامی ناتوێە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئاسیادا لە قەفقاسیادا ئەویش دەوڵەتی تورکیایە. ئیسرائیل ئەمە ناکە، ئەوەی لە بۆ دروزەکان نایکە، چونکە ئیسرائیل لەسەر بنەمای ئاسایش مامەڵە دەکات. ئێمە شتێکمان نییە لە بواری ئاسایش لە بۆ ئیسرائیل بیکەین و ئێمە ئەگەر بمرین ویانیش بژین ئاسایشی ئیسرائیل پەکی ناکەوێت. بەڵام دروزەکان بەڵێ پەکیان دەکەوێت، چونکە ئیتر دروزەکان نەک لە سەسنووری ئیسرائیلن بەڵکو لەناو ئیسرائیلیشدان. ئیتر لە بۆ هەندێک ناکرێ لە بۆ کورد هیچ کاتێک نە ئێستاکەش نە هیچ کاتێک نە لە ئایندەشدا ئیسرائیل ڕۆژێک لەسەر تۆ فیشەکێک بتەقێنێ. ئیتر ئەمە بابەتێکی زۆر گرنگە. بەڵام تەماشا دەکەی سەرباری ئەوەش ئیتر ئیسرائیل دیسە دێتەوە مەیدان کاری لۆبی دەکا لە بۆ کوردەکان. یعنی ئەم دوشتانە دەبێت لە یەکتر جیا بکەینەوە. یعنی ئیسرائیل بێگومان ئەوەی ئێستاکە ماوە لە ڕۆژ ئاوادا لە بەرژەوەندی ئیسرائیلە، بەڵام ئەوە واتای ئەوە نییە ئیتر ئیسرائیل لەسەر ئەوە
شەڕ دەکا لەگەڵ تورکیادا وایانیش لەگەڵ سعودیادا وایانیش حتا لەگەڵ سووریادا نایکە چۆن لە کاتی ڕێفراندۆمدا شەڕی نەکرد لەگەڵ عراقدا کە بە دژمنی خۆی دەزانێ بە باڵێکی ئێرانی دەزانێ لەگەڵ دیمەشقیش نایکە لەگەڵ تورکیاش نایکە ئیتر بە هەماشێ بەڵام کاری لۆبی لە بۆ دەکا ئیتر ئەمریکا و ئیسرائیل حەز لە کاری ئەمری واقع دەکەن ئەو کاری ئەمری واقع تەماشای دەکەن پێشی چۆڵ دەکەن هەتا جێگایەک دەڕوا ئیتر لەوێ کە بووە ئەمری واقع ئیتر ڕای دەگرن هێزەکانی سووریای دیموکراتیک دەبواە زۆر لە مێژ بوو دەبواە ئەو ڕیالیتیان بینی باە کە مادەم کلیلی دیمەشق تەسلیمی ئەحمەد شەڕعکرا ئەتۆ یەک چارەتە یان دەبێت لەگەڵی ڕێککەوێ یان دەبواە هەر هیچ نەبواە ئەتو بەخۆت ڕقا و دێرە زورت چۆڵ کردواە بەخۆت چۆڵت کردایە نەک بە زۆر بە چەک پێیان چۆڵ کردایە وانە ئەمەی نەکرد بۆ نەیکرد نەخوێندەواری سیاسی نەخوێندەواری استراتیژیک بوو بەڵام کاتێک هێزەکانی سووریای دیموکراتی گوتیان ئێمە لە کوبانێ و لە قامیشلی و لە حەسەکە و لە دێرێک ئێمە بەرگری دەکەین ئیتر کاری ئەمری واقع بە تەواوەتی دروست دەبێ ئەو کاتە ئەمریکا و ئیسرائیل و فەڕەنسا و ئەڵمانیا دەڵێن لێرە بەدواوە ئیتر نایخوا ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئێستا دانیشتنی ئەمریکا لەگەڵ شام بە بەشداری کورد واتایەکی وای هەیە یعنی ئەو ئەمری واقعی ئێستاکە قبول کردووە بەڵام لە پرەنسیبدا شتێک گۆڕاوە نەخێر شتێک نەگۆڕاوە یعنی ئەمە وەکو یاریەکی سەترەنجی عسکەریە هێزەکانی تۆ با لە دەرەوەی شار لەو ناوچەیە بن هێزەکانی من لە دەرەوەی شار لەو ناوچەیە دەبن ئیتر بە جێگیرکردنی هێزەکان لە ناوچەکەدا هەردوو لە ئیتر هەم باوەڕیان بە یەک نایە هەم هەردوو لایتر تەماشا دەکەن لە ئایندەدا چی ڕوادا لە ئایندەدا ئەگەر یانی کوردەکان بۆ نمونە و وابیر دەکەنەوە لە ئایندەدا ئەگەر شتێک ڕوویدا هەڵ و مەرج گۆڕدرا ئەو کاتە ئێمە لە ئێستاوە بە ئامادەبین لە بۆ دەستێوەرداندا حکوومەتی سووریاش بە هەمان شێوە بیر دەکاتەوە لە ئایندەدا ئەگەر ستاتویەکی کوردی ئۆتۆنۆمیەکی کوردی خۆسەریەکی ئیداری و عسکەری هەرچەندە ئەو خۆسەریە ئیداری و عسکریاتە ئەو گەستە ناوی نییە کەس نازانین چ ناوێکی لێبنێ هەرچ ناوێکی لێبنێ وشەکانە دەبنە دووکەڵ و دەفرنە ئاسمان بەڵام ئەو ئیدارە عسکەریە کوردیە هەر کاتێک ئەمن لە فرسەت دەبم ئێستا لەگەڵیان کار دەکەم بەڵام هەر کاتێک ئیتر ئەمانە زانیم دەرفەت هەیە و پێویست نینە وڵاتەکان چاوم لێ دەپۆشن ئەو کاتە بە چەقەنەیەک ئیتر لە ناو دەبم ئیتر ئەمە کۆی بابەتەکەیە کە بە پێویستم بزانیتر ئەمڕۆکە قسەی لەسەر بکەم چونکە بمانەوێ نەمانەوێ ئەمریکا ئیتر شانسێکی داواتە ئەحمەد شەڕع تۆ چ دەکەی لێرەدا یعنی یان دەبێ ئیتر لە دەرفەتێکدا کە ئەحمەد شەڕع نەیتوانی ئەو شانسەی کە پێی دراوە شایەنی ئەوە ببێ ئەتوو بە زووترین کات دەست پێشخەریەک بکەی یان ئەوە تا ئەتۆ دەبێ قبول بکەیت کە قبولت کرد هەروەکووتم دەبێ ئەتوو زووتر هەست بۆی بکەیت کاکە بۆ نمونە ئەتۆ دەوڵەتی کلیلی دەوڵەتیان پێدای کلیلی دەوڵەت کە پێیاندای دووەمین شت دوای کلیلەکە کاتۆ ببیر دەبێتەوە چییە؟ کۆمپانیا ئەمریکیەکان دێن کۆمپانیەکانی نەوت لەگەڵ ئەو دەوڵەتە ئیتر ڕێک دەکەون کەواتایی لە بۆ خاتری ئەو بیرنەوتی کە ئەمە لەسەری دانیشتومە ئیتر ئامادەن کۆمپانیەکان لۆبیەک بکەن بە ئەمریکا بڵێن بە ئێسترای برن کاکە چەند ڕۆژێک ڕاوەستن 700 کەسێکیان لێ دەکوژین دەریان دەکەین لەوێ دوای ئەوە ئیتر چی دەکەن بیکەن لە بۆ خۆتان تێگەی هەتاوەکو ئێمە ئەوان لەسەر بیرە نەوتەکان دەربخەین و بتوانین ئیتر کارەکانمان لەوێ دەست پێ بکەین ئەتۆ دەبێ یەکەمین شت کە بە خەیاڵت بێ وەکو ئینسانێکی سیاسی دەبێ ئەوە بێ بەڵام ئەمە تەماشا دەکەین نەکراوە ئیتر ئەمە زۆر گرنگە ئیتر لە بۆ هەندێک لە ئێستادا ئیتر بەدواوە من باوەڕ ناکەم ئیتر شتێکی گۆڕانکاریەکی دیکە بکری لە ئێستادا
ئەوەی هەیە ئێستاکە وەها دەمێنێتەوە وەها قبول دەکرێت ئیتر و هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی ئەلشەرە بە هیچ شێوەیەک ڕوبەڕووی یەکتر نابنەوە بەڵام ئەوە واتای ئەوەش نییە کە ئیتیفاقێکی بە پرەنسیپی بە مەبدەئی لە نێوان هەردوولادا دروست دەبێ ئیتر ئێستا ئەوەی لە ڕابردوو ڕوویدا چەند لە چەندین بەرنامە باسمان کردو غەڵەتەکانمان باسکردن ئەمە جیاوازن بەڵام لە ئێستادا ئەمە زۆر زۆر گرنگە کە باسی لێوە بکەین ئیتر من دەمەوێت لێرەدا بەشێکی زۆر لە تێبینیەکانم کە دەمویست باسی بکەم ئەوە بوو ئیتر لەو بارەوە ئەگەر پرسیارێکی گرنگ هەبێ پەیوەندی بۆ و بابەتە هەبێ وەڵام دەینەوە ئەگەرنا لایفەکەی ئەو ڕۆمان دەگرین چونکە خاڵە هەرێ گرنگەکانم باسکردن کە جاری یەکەمە لە دوای باشوور ئیتر پارچەیەکی کوردستان لە کۆبوونەوەکەی مونیخدا بەشداری پێ دەکرێت ئیتر ئەوەیە کە ئاکتۆرێکی نادەوڵەتی کە پێشتر بە تیرۆریست ناسێنرا بوو ئێستا کە بە تیرۆریست ناناسێنرێ و لە هەمان کاتداییتر لە کۆبوونەوەیەکی گرنگدا جێگا دەگرێت کە کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی ئاسایشە بەڵێ با تەماشا بکەین بزانین پرسیارێک هەیە کاک دیار عمەر بەڵێ منیش ئەو لێدوانەی شەیبانیم بینی کە کورد داوای ئۆتۆنۆمی نەکردووە ئیتر لەوانەیە ڕاستی خۆی تێدا بێ یعنی ئۆتۆنۆمی نا بەڵام لامەرکەزی کراوە لامەرکەزیش چییە هەموو شتێکە و هیچ شتێک نییە یعنی هێزەکانی سووریای دیموکراتیک لە مێژە ئیتر لەو جۆرە قاڵبانە بەڕای من خۆی دەرخستووە و ئەمە لایەنی نێگەتیڤ و پۆزتیڤی هەیە لایەنە نێگەتیڤەکەی ئەوەیە کە تۆ بەڕاستی لە هیچ شوێنێکدا یعنی ئەمە پێشتر لە بۆ کوردەکانی عراقیش هەبووە ئەڵێن جارێکیان سەدام حوسێن مامزەرە داوت دەکەن ساڵی 1984 وابزانم میتر ئەو کاتە ڕێککەوتنێکێ لە نێوان یەکێتی و حکوومەتی سەدامدایتر زۆری پێدەڵێ چیتان دەوێ جەناڵ تاڵەبانی هەر جۆر ناتەوە ئاخیر جەر بەخۆ هەموو فۆرمەکان هەڵدەبژێری لا مەرکەزیە حکومەرزاتی فدرالی کۆنفدرالی دەوڵەت ئەڵێ دەوڵەت دەوێ ئەوە دەوێ ئاخی جەر پەنجە لەسەر ئۆتۆنۆمیەکەدا دەنێ ئەڵێ ئەوە دەوێ وابزانم ئەوە دەوێ ئەوە دەوێ سێ چوار جار لی دووبارە دەکاتەوە ئەو جەم مامجەرال دەڵێ بەڵێ ئەو بەڵێ ئەوەمان دەوێ جا کوردەکان لە هەموو ئیتر دیدارەکاندا لە هەموو بابەتەکاندا بەڕاستی دیار ناکەن کە چیان دەوێ دیار ناکەن کە چیان دەوێ ئەمە کێشەیەکە بە تایبەتی بۆ لایەنی ناوخۆی کوردی بەڵام وەکو من وەکو بۆ سوونی من بێ ئیتر دەبێت لە پەنای ئەو شتێک کە تۆ داوای دەکەی لە هەمان کاتدا دوورت نەکاتەوە لە ناوەند یعنی ڕاستە لە ناوەندی ئێستای سووریادا هەڵۆ مەرجێک لەبارە ئەمن باسی ئەوە ناکەم ئەو ناوەندەی سووریا لە دیمەشقەیە ئەو ناوەندەی لە بەغدا هەیە دوشتی زۆر لە یەکتر جیاوازن لە ناوەندی بەغدا تۆ ئەتوانی هەندێک شت بکەیت لایەنەکان کراوەترن یعنی هیچ حیزبێکی عراقی مەبەستم غیرە کوردەکاننا یعنی ناتوانێ بڵێ شۆڤینیستن من هیچ شۆڤینیزمێک نابینم حتا سونیەکانیش مرکزینە بەڵام شۆڤینیست نینە تێگەی یعنی هیچ حیزبێکی شۆڤینە دەستوری بنچینەی عراق مۆدرترین دەستورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی دەربارەی کێشەی ئەتنیکەکان دەربارەی مەزهەبنا لە سووریادا ئێمە هەتاوە کوێستا دەستورمان نییە بەڵام من هەر فۆرمێک بێ من پێشنیارم ئەوەیە کە خۆیان لە ناوەندا دوور نەکەن چونکە بەڕاستی ئەتۆ لە ڕووی سەربازی بە تەقەتەقی کوردایەتی هیچ شتێکت بۆ ناکرێ بەڵام لە ئایندەدا ئەتۆ
کە دەوڵەتت بۆ نەبوو ئەتو دەبێ لەناو ئەو دەوڵەتدا ببیە دەوڵەت لەناو دەوڵەتدا بۆ ئەوەی ببیە دەوڵەت مەبەستم ئەوە نییە 3-4 مەتر عرز بخێ ژێر دەستی خۆت و لەوێ ئیمپراتۆریەت تێکی ئاغایی و عشایری حیزبی دروستکەی مەبەستم ئەوەیە کە تۆ ناتوانانی ببیە دەوڵەت وەکو ئەزەریەکانی ئێران لەناو دەوڵەت هەوڵ بدە بە کاریگەر بە و لە هەمان کاتدا لەناو ئەو پێک هاتانەی ئەو سووریایدا بە کاریگەر بە کە وەکو تۆ بیر دەکەنەوە دروزەکان مەسیحیەکان ئێزیدیەکان بەشێکی تورکمەنەکان بەشێکی زۆری عەرەبە سیکولارەکان کە زۆر کەس نایەن بینێ ویانش ئەوان بە خۆیان شاردۆتەوە لە ژێر گوشاردان و عەلەویەکان دروزەکان ئەمانە زۆر گرنگن بە تایبەتی عەلەوی نەتەوە ئاینی دووەمینە لە سووریادا لە دوای سوننە عەلەوی دێ ئینجا کورد دێ ئەم لەگەڵ ئەمانە ئینسان ئەتوانێت لە ئایندەدا پەیوەندی بکە و ئەرمەنەکان و سریانیەکان کە زۆر نزیکترن لە کوردێکی سیکولار ئەوە ئەمانە بەڕاستی ئابووری سووریان بەشێکی زۆری لە دەستدایە لەگەڵ ئەمانەدا بتوانین پەیوەندی بکەی بەڕای من زۆر باشترە بەڵام لەگەڵت دامە یعنی کورد نەوە ئەوە بەتەنیا ئیلهام ئەحمەد نییە کورد بەخۆ نازانی چی دەوێت بەڕۆن و ئاشکراش شتێکی نییە هۆکارچی بوو لەبەرەوەی هەسەدە باوەڕی نەدەکرد ئەمریکایی تر وها پشتیان تێ بکە ویان باوەڕ دەکرد ئەحمەد شەڕا لە ترسی ئیسرائیل ناتوانێت هێرششی سەربازی ساز بکە دەیان گوت ئەوانە دەکەینە کارتی مزاکەرات کاتێک لەسەر مێزدانیشتین ئەمانە وەکو کارت بەکاردێنین ئێمە ڕقەتان بدەین ئێوەش ئەومان بدەین ئێمە دێرە زورتاندن ئێوەش ئەومان بدەین بەڵام ئێستاکە هیچ نییە نەبیرە نەوتت هەیە نە ئاوەکەت هەیە نەڕقەکەت هەیە نەدێرە زورەکەشت هەیە ئیتر لە بۆ هەندێ پێم وایە ئەو مەسەلیان بەو شێوەیە دواخست. کا کارزان لەمە دووەچی ئەبێ لە ڕۆژ ئاوا نازانین بەڵام لە ڕۆژ ئاوادا ئیتر تەماشا دەکەین هێزەکان وەکو خۆیان دەمێننەوە هێزەکان وەکو خۆیان دەمێننەوە وەکو ئەوەی لە کوردستانی عراقدا ئیتر ڕوویدا یعنی گۆڕانکاریەکی ڕادیکال لەمە دووە بەو شێوەیە ڕوونادا دەبێت چاوەڕێ بکەین مەسەلەی دەستور دەگاتە کوێ مەسەلەی ناکۆچی نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێران دەگاتە کوێ پاشان مەسەلەی دەستور دەگاتە کوێ و ئیتر لە هەمان کاتدا ئیتر لە دەستوردا لایەنەکانی دیکە سێ مافێکیان پێ دەدرێ و مەسەلەی دروزەکان لێرەدا زۆر گرنگە هەتا ئێستا ئیسرائیل هەنگاو بۆ دواوە نانێ لە مەسەلەی دروزەکاندا بەڵام ئەگەر لە مەسەلەی دروزەکاندا ئۆتۆنۆمیەک بدرێ بە 100,000 کەس باشە چۆن ئۆتۆنۆمی بە عەلەویەکان نەدرێکە 10 ملیۆن کەسن وانە باشە بۆ ئۆتۆنۆمی بە کوردەکان نەدرێکە 2 ملیۆن کەسن ئەمانە هەمویان پرسیارن بەڕاستی جارەی نازانین بەڵام ئەوەی لە مونهن ڕوویدا کە ئیتر لە ژێر سەیوانی ماڵی بارزانی ببورن لە ژێر سەیوانی کوردستانی عراقدا کە مەزلوم عەبدی بەشداری مونخن دەکا بە تیارەی کوردستانی عراقدا بەشداری دەکا لەسەر خاچی لەسەر ئاسمانی تورکیادا دەفڕێوە لە مونشندا لەگەڵ وەزیری دەرەوەی سووریا کۆبوونەوە لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا دەکەن ئەو هەموو شتانە پێمان دەڵێن کە گۆڕانکاریەکی لەمە ڕادیکالتر لەمەودووە دروست نابێ و ئەمە بە پێچەوانە کاریگەری لەسەر پرۆسەی دیالۆگی ئیمرالیش دەکا لە ئایندەدا بەڵێ هاوڕێیان وابزانم ئیتر لە بۆ ئەم شەو بەسە چونکە ئێمە هەموو ڕۆژێک قساکەین هەموو ڕۆژێک بەرنامە ساز دەکەین بە پێی توانە ئیتر بە ئەوەی ماوە لە بۆ بەرنمەکانی ئایندە ببێ پرسیارێکیشتر وابزانم نەماوە بەڵێ هەواڵنی کورمانجی زمان و لە سەرخەتێنە هەگەر کوهون سۆرانیا من باش فام ناکەن تێبینیە خۆ بینن سەر زمان هەگەر وە تشتێک فام نەکرد بنویسن بە کورتاسی ئەس دێ بە کورمانجیژی دشێم
بەرسیفاوە بدەم بە لێگەلێک سوپاس زۆر سوپاستان دەکەم کە تاوەکوستە لەگەڵماندا بن هاوڕێیان بەردەوام بن لە هاوکاریەکانتان بەردەوام بن لە چاودێریکردنی کەناڵەکەمان بووە بەردەوام بن لە ناساندنی کەناڵەکەمان بە دۆست و کەسەکانتان هەتا بەیانی ئێوارەیەکی خۆش شەوێکی خۆش هەر بژین سەرکەوتوو بن.